ئەچینە تەوەری یەکەمی بەرنامەکەمان ئەمڕۆ بۆ جارێکی تر باس لە ئامادەکاریەکانەکەین بۆ پێشکەشکردنی کۆنسێرتێکی گەورە کە تیایدا 50 ژەنیاری گەنج و بەهرەمەند و بەتوانە لەگەڵ 20 ڤۆکاڵ بەشدارە بن بۆ پێشکەشکردنی کۆنسێرتێکی گەورە ئێوارەیەکی پڕ لە میوزیک پڕ لە ڕسەنایەتی لە ئاستێکی بەرز و باڵا و ئەکادمیدا پێشکەش دەکەن لە شاری سلێمانی و لە ناوەڕاستی مانگی پێنجا لە کۆنسێرتەکەیە ئاوازی هەر چوار پارچەی کوردستان کورتستانی گەورە یەک دەگرێت و دەبێتە یەک دەنگ لە بەردەوامی ناساندنی دەستگای میدیایی کورتسات کە سپۆنسەری کارەکەی کردووە بۆ پرۆژەی ئۆرکسترای گەنجانینەوە ئەمڕۆ میوانداری دوو ئەندامی دیکەی گروپەکەکەین تاکو بزانین لە ئێستایە ئامادەکاریەکانیان بۆ کۆنسێرتێکی ئەوەندە گەورە بەکوێ گەیشتووە لە ئێستای میوانداری زۆر بەڕێزان تینا کارزان وەکو ڤۆکاڵ و لە هەمان کادا شاڵە و جەبار وەکو بەرپرسی مێدیایی ئۆرکسترای گەنجانینەوەکەین سڵاوتان نەبێ و زۆر بەخێر بن کاک شاڵە و بەخێر بن سڵاوتان نەبێت بەخێر بن تیناخان بەخێر بن سڵاوتان نەبێت بەخێر بن ئەزانم ئێوە خەریکی ئامادەکاریەکان بوون ئەزانم کە ماندوون هەفتانە چەند ڕۆژێک ئێوە خەریکی ڕاهێنانن بەڵام ئێستا پێم بڵێن ئامادەکاریەکانتان بەکوێ گەشتووە تیناخان بەڵێ زۆر سپاس من تینا کارزان خوێندکاری پەیمانگەی نەوجوانەکانی سلێمانی بەشی مۆسیقا قۆناغی سێەم و ژەنیاری ئامێری ڤایۆلن و سنتوریشم هەروەها لەم گروپە بە شانازیە و بەشداریم کردەوە وەکو ڤۆکاڵیستێک گروپینەوە بە خۆشحاڵیەوە ئامادەکاری کردەوە بۆ کۆنسێرتێک کۆمەڵێک مادەی دەست بۆ نەبراومان ئامادە کردەوە ئەوەی کە نەوا لە گروپەکانی ترجیا کاتەوە ئەوەیە کە سورپرایزە گەورەکەتانە بەڵێ نەوا ئەو مادانە ئاماداکە کە پێویستە خەڵکی ئێمەش گویان لەو مادانە بێت و تاسە باوەڕ ناکەم هیچ گروپێکی ترا من وەکو خۆم وەکو خوێندکارێک و گوێگرێکی میوزیکێک هیچ گوێم لەو مادانە نەبووە و من وەکو ئەو ڤۆکاڵیست کە بەشداریم کردو زۆرم پێخۆش بوو کە ئەم مادانیان هەڵبژاردووە و ئامادەکاریەکانمان زۆر باشە ڕوات و ئێمە ڕۆژانە خەریکی تەمرینین تقریبا 20 کەسین لە گروپەکە بۆ ڤۆکاڵ هەمومان گەنجی بەڵێ گەنجی زۆر بەتوانە و چالاک و پڕئینێرجین ئەمانەوە کۆنسەرتێکی زۆر باش پێشکەش بکەین و ئامانجمان دەرخستنی ئەو بابەتانە بابەتە گرنگانێ و هەروەها پێشکەشکردنی کۆنسەرتێکی زۆر باشە دەستان خۆش بێت کاک شاڵە و بەڕێستان وەکو بەرپرسی میدیای گروپەکە وەکو کۆنسێرتەکە ئامادەکاریەکان بەکوێ گەشتووە لای بەڕێستان سەرەتامێ زۆر سوپاستان بکەم بۆ ئەم دەرفەتە وەکو ئیشەکانمان زۆر باش ڕۆن ئێمە ئێستا هەشتمین پرۆڤی خۆمان ئەنجام داوە باشە بەیانی پرۆڤێکی ترەکەین کە پرۆڤی نوێمە بێت شتەکانە تا ئێستا زۆر باش ڕاوە کۆمەڵە بەرهەمی وەکو تیناخان باسی کرد دەست بۆ نەبردراومان ئامادە کردووە بێگومان پرۆڤی زۆر باشیشیانەوێت ئەو بەرهەمانە دەستان خۆش بێت کاتێکی کەمتانە بەردەما بوو بۆ پرۆڤەکردنیش وایە هەشت پرۆڤەتان کردووە کاتێکی کەمیشتان ماوە بەڵام دواتر لە کۆتایی وەرنامەکەیە باز لە کات و شوێنی کارەکە ئەکەین باشە تیناخان چ بەرهەمێک پێشکەشەکرێت چەند بەرهەم پێشکەشەکەن بەڵێ وڵای ئێمە بەرهەمی زۆر جیاوازە وەکوتم پێشکەشەکەین کۆمەڵک بەشێکیان کلاسیکن و بەشێکیان ئەرمەنین و مادەی زۆر باش و زۆر کەم گوێ لە گیراوە نتوانم بڵێم پێشکەشیەکەین و بەڵێ بەڵێ دەستی خۆش بێت وەکو ئامێرەکان چ ئامێرێک بەشدارە بێت لە کۆنسێرتەکەیە ئامێرەکان کە بەشداریەکەن ڤایۆلنە ڤیۆلایە سترینگ فامیلی بەعام چەلۆیە کۆنتراباسە هەروەها عود و درەمس و ئالەتە ئایقاعەکان بەڵێ چۆن توانیتانە باشە چۆن توانیتانە کە ئاوازە کوردیەکان لەم کارانەیە لەگەڵ ئەم گروپەیە کە ژمارەی زۆرن جێبکەنەوە لەگەڵ ئەوەشا ڕسەنایەتەکەی لەدەست نایەت بەڵێ ئەم مادانە کە ئێمە دووبارەیەکەینەوە ئەکیت لەنەوەیە ژەنیارەکان وە ئەکەن کە هیچ کەم و کوڕێک بۆ مادەوە دیار نەبێت ئەکیت و زۆر بەباشی پێشکەشی ئەکەن و مادەی ڕسەنایەتی خۆمان ئەتوانم بڵم تا ڕادەیەک لە بیر کراوە و زۆرینی گروپەکانیشە تەنها دەست بۆ مادانابن کە کلاسیکن و مادەی کوردی خۆمان نین بۆی بە خۆشحاڵیەوەنەوە هەستانەوەیەکی بۆ
مادەڕاستەنایەتی و کوردیەکانی خۆمان کردووە و بابەتانی کە پێویستە گوێمان لێ بێت و ئەم جیلی ئێستا پێی ئاشنابن ئەکیید هەرمومان گوێمان لەو گۆرانیانە بووە کە گوێمان پڕ بۆ هیچ ڕەسەنایەتێکی کوردی پێوە دیار نیە و هیچ مۆرکێکی کوردی پێوە دیار نییە ئەو بابەتانە بۆیە بە شانازیەوەنەوە ئەم مادانەی زیینی و کردوتەوانی و پێشکەشێکن لە کۆنسەرتەکەی مادەیەکە بۆ ئامادەکردنی نەسی پێشکەشمانێکیت بەڵێ باش هەتا خۆت ئامادەکەیت ئەم کۆنسێرتە چ پامێکی هەڵگرتووە بۆ پامی کاکڕۆند ئێمە ئەو پوینتی ئەو خاڵی کە لای ئێمە زۆر زۆر گرنگە کە گرنگێکی تاوامانیەوە بە توانای گەنجان تیناخان خۆی لەناو گروپەکەیە زۆر باش ئەزانێت کە ئێمە ئەندامی وامانەیە تەنانەت تا موالیدی 2010 ئەمە بۆ ئێمە زۆر زۆرجی دڵخۆشی ئێمە مانەوێت کار لەسەر ئەو توانایە بکەین بۆی لە داهاتوە بتوانین ئیسفادی لێ بکەین دەسات خۆش بێت تیناخان ئامادەی بەڵێ بەرهەم یەکەم پێشکەشەکەم بە ناوی بەرهەمێکی تریشمان ئامادەی و پێشکەشمانەکەی شار هی نەرمەند ژاڵە ئەڵێمەم شارە جێبێڵم سەفارکە بڕۆم و خۆم لە عالەم دەربەدارکە ئەڵێمەم شارە جێبێڵم سەفارکە بڕۆم و خۆم لە عالەم دەربەدارکە بە هاواری دڵ و بارانی دیتم لە دەردی خۆم هەموو عالەم خەبەرکە ئەڵێمەم شارە جێبێڵم سەفارکە بڕۆم و خۆم لە عالەم دەربەدارکە هەر بژیت و دەنگت نەرزێ سوپاس بۆ تۆ وەکو ڕکلام بۆ کارەکە و بۆ کۆنسرتەکە چۆن دەستان پێ کردو وەکو سۆشال میدیا چیەکەن وەکو میدیا کاکڕۆند ئەمە سێمین کۆنسرتمانە باشە بە ئەنجامێگەێنین ئەوی لە کۆنسرتی یەکەمە بەو ستایلە ئیشمان کرد ئێمە تەنها ئەتیمادی تاوامان کرد بۆ سەر سۆشال میدیا بەڵام بۆ ئەم میشە زۆر بە زۆر مازین چونکە حجمی ئۆرکستراکەمان زۆر زۆر گەورەتر بوو ئێستا ژەنێرەکانمان زیاترن پارچەکانمان زیای کرد بۆیە ئێمە حەزمانە کرد دەستگایەکی میدیایی لە پشتمان بێت بە تاواتی بە دڵنیاییشەوە لە کورسات باشتر نییە ئێمە ئەزانین بۆیە زۆر خۆشحاڵ بووین کە ئێوە پاڵپشتیتان کردین بۆ میشە و چاکمان لەوەیە کە ئێوە ئیشێکی باشمان بۆ بکەن و وەکو لە ڕووی میدیا و پاڵپشتێکی باشمان بکەن بە دڵنیایی کورسات بارکی خۆی هەڵەسێت و ئەمڕۆ بەرنامەمان بەکردون سبەینێ وەکو بەڵێنمان پێیا بوون کە خۆم ئێمە شوێنی ڕاهێنانەکەتان و بزانین چی ئەکرێت لەوێ بۆی کە کاتی ڕاهێنانەکە و کاتی خۆ ئامادەکردنی ئێوە گوازینەوە بۆ بینەرانمان باشە ئەم ڕێخستنەی کە باسمان کرد لە ڕووی مەقام و لە ڕووی شێوەزارەکانەوە قورس نەبوو کە ئێوە باسانەوە کردووە لە کۆنسرتەکەیە ئاوازی هەر چوار پارچەی کوردستان ئەکەنە یەک دەنگ ئەکەنە یەک ئاواز بەڵێ وەکوت کاشاڵای ژامەژەی پێ ئەو کەسانی کە ئێمە بەشداریمان کرد لەم گروپە ئەندامەکانمان زۆرینیان تەمەنێکی کەمیان هەیە بەڵام ئەو ئینێرژی ئەو چۆنڵی ئەو قوتی کە ئێمە هەمانە وای کردو کە هەست بە قورسێتی مادەکە نەکەین هەرچەنە زۆر قورسم بەڕاستەکەی تەمرینێکی زۆر زۆرمان پێویستە بەڵام دوجار خۆمان ئەومان لەبیر چۆتەوە ئامانجمان ئەوەیە کە کۆنسرتێکی زۆر باش پێشکەش بکەین بۆی کوێ ناین بماندوو بوون بیرمانەچێتەوە خۆش بێت گەورەترین ئاڵنگاری کە ڕوبەڕووی تۆ بێتەوە لە کارەکەی خۆتە وەکو ڤۆکاڵ کە لە کۆنسرتەکەیە بەشدارە بیت چییە؟ ینی لە ڕووی گروپینەوەوە بەڵێ وەکو ئەم کارە چ شتێک زۆر قورسە بەلاتەوە بەڵام هەستەکەی ئاڵنگاریەکە بەڵام لەگەڵ ئەوەش هەر ڕوبەڕوویە بیتەوە بە تەواوی خۆتت بۆ ئامادە کردووە و دڵنیاشی کە سەرەکەوە بەڵێ من وەکوتم لە پەیمانگا خوێندکارم ڕۆژانە بێ لەوەی کە تەمرینی پەیمانگام لەسەرە و واجباتی پەیمانگام لەسەرە لە پەیمانگاش بە بەردەوامی شوێنەکەم داناوە
مادەکانم هێناوی گروپینەوە بە بەردەوامی خەریکی ڕاهێنانم و بۆی بچووکترین هەڵەش هەیە نیکەم بۆی کە بتوانم کۆنسرتێکی باش پێشکەش بکەم و ئەوی بوو من تازەگەری بوو زۆر تازە بوو لەم گروپیا و کوتم مادەکانم هیچ گوێ لێ نەبوو بوو بەڕاستی ینی گوێم لێ بوو بەڵام قەت دووبارەم نەکردبوو دەستم بۆ نەبردبوو و تەمرینێکی زۆری پێویست بوو تا بتوانم ئەم مادانە بڵێمانێ و بۆ من تەجروبێکی زۆر باش بوو چکە من کۆمەڵی گروپی کەشم بینی بۆ ڕاستی بێلنەوە لە مەجالێکیا ئیشیان کردو بەڵام مەجالێکی زۆر زیاتری بە منیە وای کرد زیاتر پرۆڤەکەم و تەمرینکەم و کۆمەڵێک شتی جیاواز تاقی بکەمانێ دەستان خۆش کاک شەڵاوتانوێت چی بە ئامادەبوان و چی بە بینەر بڵێن و ئامادەبوان کاتێک کە ئامادەی کۆنسرتەکە بنەوە ڕۆژەیە چییە بینن؟ ئەو بەرهەمانی کە ئامادە کراوە زۆر سەرنج ڕاکێشەکە دڵنیام لەوەی کە ڕەنگە هەتا ئێستا بەشداری کۆنسرتێکیان نەکردێت کە ئەوەنە چێژیان پێ باشە چونکە لەم کۆنسرتە ئێمە هەوڵمان ناوە کۆمەڵی ڕەنگی جیاواز پێشکەش بکەین سێ بەرهەمی ئەرمێنیتیایە باشە کێک لەوانە حەزەکەم لێرە ناوەکی بڵم لەوانە تووشی شەڕێکیش بم دای لەگەڵ دەماعەتە بەنای بەنای سەربزێوەکانی ساسۆن ساسۆن ئەمە باگراوندێکی سیاسی و پاڵەوانی لە پشتەوەی کە سەدەکانی پێشووترا چیرۆکێکی هەیە چیرۆکی لە پشتەوەیە بەڵە چیرۆکێکی بەرخۆدانی لە پشتەوەی لە ناوچەی ساسۆن لە باکووری تورکیا لە مێژووە ئەو ناوچەیە بەردەوام کێشەی لەسەر بووە لە بینی نەتەوەکانە یەکێک لە میوزیکەکان سەربزەوەکانی ساسۆن لەسەر ئەوە بنچی نەکراوە لەسەر ئەو چیرۆکە باشە تاکو ئێساوەی کە بەرگوێتان کەوتبێتەوە پێشوازی خەڵک چۆن بۆ کۆنسرتەکە خەڵک تا چەند حەزی بۆیە کە کۆنسرتەکە خێرا زوو کاتەکەی بێتە پێشەوە بێن کۆنسرتەکەی ئەو ببینە بە دڵنیاییەوە ڕۆژانە پرسیارمان لێکرێت وە کاتی کۆنسرتەکە ئەڵبەت ئێمە کاتێکمان داناوە بەڵام هەتا ئێستا ئەوەمان ئاشکرا نەکردووە پرسیارمان لێکرد بە شەخصی بۆ پیجەکانمان نامە ئەنێرنەوەە بەڵام وەکو ئەزمموی کۆنسرتەکانی پێشوو چاوەڕێی ئەنجامێکی زۆر باشین باشە دەستە خۆش بێت تینەخان بەرهەمێکی ترت هەیە کە پێشکەشمانی بکەیت پێش بەرهەمەکەمت لێرە شتێک بڵم زۆر سپاسی هەرێک لە مامۆسای مامۆستا سروە مامۆستا حەماکەم کە بەردەوامی خەریکن و ڕاهێنانمان پێ ئەەکەن کە بۆی کۆنسرتێکی زۆر باش پێشکەش بکەین سپاس بۆ ماندووبوونتان و دەستان خۆش بێ بەرهەمێکی کە پێشکەش یەکەم کڵۆنجە ڕێڕێتان پێشکەشەکەم بەخۆشحاڵ چش بالو دنیا ای هاورد و سخوایا جیم چش بالو دنیا ای هاورد و سخوایا جیم هەر بژیت و دەنگت نەبزێ سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئامادەبوونتان زۆر خۆشحاڵ بووین ماندوو نەبن زیاتر ماندووتان ناکەین نەزانین خۆتان کە هیلاکن و ماندوون و خەریکی ڕاهێنانەکانن خەریکیەوەن کە ئامادەکاری بکەن بۆ ئەنجامدانی کۆنسرتێکی گەورە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بەڵام لە کۆتایی پێم بڵێ کات و شوێنی کۆنسرتەکە کە تا ئێستا ئاشکراتان نەکردو لە ئێستا لە کورسات مەگەزینەوە ئاشکرایە خۆشحاڵی وەگەر لێرەوە ئەوە بڵین زۆر باشە بێت بەراری کۆنسرتەکەمان 16/5/2026 لە هۆڵی تەلاری هونەر کاتژمێر 6 ئێوارە
شانزەی 2026 لە تەلاری هونەر کاتژمێر 6 ئێوارە هەمومان لەوێ ئەوی دەستان خۆش بێت شتێکت ماوەێک کۆتایەتی ناخەن نا زۆر سپاسدانەکەم بۆ دەستگای میدیای کورسات وەکو هەمیشە پاڵپشتی هونەرمەندانن و هەموو کاتێک هونەرمەندانتان بیرە وەکیت گروپینەوەتان بەسەر کردوتوانێ و بێگومانەوەزان چالاکی پێشوتریشمە هەر ئێوە بەڵە و زۆر سپاسدانەکەم کە هەمیشە گروپینەوەتان لە بیرە و هێشتوتان ئێمەش بمێنینەوە و پاڵپشتێکمان لە پشتە هەبێ و زۆر سپاس بۆ مامۆستا وەلید مامۆستا سروە مامۆستا حەمە و دەستی یەکە بێکە ژەنیارەکانیش خۆش بێت و زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ و مانجوونە بێت. سپاس بۆ ئێوە دەستان خۆش.